بە ئامادەبوون و چاودێری عیماد ئەحمەد جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەرسەلانبایی سەرۆکی پەرلەمانی کوردستان و وەزیر ڕۆشنبیری و ژمارەیەکی بەرچاو لە لێپرسراوانی حیزبی حکومی و هەزاران ئامادەبوو لە ڕانیە و شوێنە جیاوازەکانی کوردستانەوە سەنتەری ڕایال بۆ ئاڵوگۆڕی کەلتوری بە هاوکاری بەڕێوەبەرایەتی گشتی لاوان و بە دروشمی کەلتور وەک پەیامێکی ئاشتی لە پارکی دەروازەی ڕانیە سێمین فێستیڤاڵی کەلتورە جوراوجۆرەکانی کوردستانی ڕێکخست. لە سەرەتای فێستیڤاڵەکەشدا پەیامی حکوومەتی هەرێمی کوردستان لەلایەن عیماد ئەحمەد جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەوە پێشکەش کرا و وێڕای دەستخۆشی و پیرۆزبایی لە ئامادەبوانی فێستیڤاڵەکە دەستکەوتەکانی ئاوادانی و فەرهەنگی و کەلتوری و بوارەکانی دیکەی وە بیر ئامادەبوان هێنایەوە. زۆر بەڕێز برای خۆشەویست و تێکۆشەر کاک ئەرسەلان بایز سەرۆکی پەرلەمانی کوردستان، هەڤاڵان، میوانان، خۆشک و برایان، بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و بە تایبەتی بە ناوی برای بەڕێزمان کاک نێچیروانەوە پیرۆزبایی دەستپێکردنی فێستیڤاڵی سێیەمتان لێکەین. هیوای سەرکەوتنتان بۆ خوازین، هیوادارین ئەم فێستیڤاڵە وەکو ئەوانەی تر و باشتر بەڕێوە بچێت و بتوانین بەم کارانە و بەم جموجوڵانەی گەنجانمان ڕۆشنبیرەکانمان بتوانین ئاشتی و خۆشەویستی لە ناو کوردستان و بە تایبەتی لەم دەبەر و لەم ناوچەی زۆر خۆشەویستەکە ڕاپەڕینە. لە بەشێکی دیکەی فێستیڤاڵەکەدا وتاری هەرێک لە سەنتەری ڕایال بۆ ئاڵوگۆڕی کەلتوری وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان و ئیدارەی ڕاپەڕین پێشکەش کرا و ژمارەیەک لە گروپەکانی ئامادەبوو کار و چالاکیەکانی خۆیان نمایش کرد. سەنتەری ڕایال وەک ڕێکخراوێکی کۆمەڵی مەدەنی کە کار لە بواری ئاڵوگۆڕی کەلتوری لە ناوەوە و دەرەوەی وڵاتدا دەکات، لە ماوەی 3 ساڵی دامەزراندنی خۆیدا بە خۆشحاڵیەوە توانیویەتی کۆمەڵێک هەنگاو بنێ کە هەم لە ناوخۆی کوردستان هەم لە دەرەوەی کوردستان ڕنگدانەوەیەکی باشی بەسەر پەیوەندیەکانمان بەجێهێشتووە. ئیرۆ ئەم بەشداری وێ فیستیڤالی بوون بە کۆمارۆناک ڕۆژاڤا کار دیلان فلکلۆری کوردی سێ لەوحێمە هەنە ئینشاڵڵا باش یعنی خۆش ئەم ناوێ گروپا خۆ ئەم بێژن ئەم ژ ئامێدێ هاتنێ ژێ ئاکادمیە چاند و هونەرا جێگەرخوینێ ئەم تەڤ لە فێستیڤالێ دبن ئەم کۆما گۆڤەندێ دو هەرەما ئەم تەڤ لێ دبن هەرەما ئامێد و هەرەما مێردین ئەم تەڤ لەوێ فێستیڤالێ دبن. خەڵکی شاری سنە 12 ساڵە گروپی ژیوارمان دامەرزانگە هەموویان فارسن، من لە تاران ئاژیم. ئەوە پێم خۆشە کە کچێکی فارسێ بە جلوبەرگێکی کوردی بە موسیقای کوردی ئەجراکە. لە سێمین فێستیڤاڵی کەلتورە جۆراوجۆرەکانی کوردستان لە ڕانیە گروپەکانی موزیکی یارسانی ڕانیە، گروپی ژێوار لە سنەوتاران، گروپی نۆژین لە ڕووسیا، ناوەندی شاند و هونەری جگەرخوێن لە باکووری کوردستان، گروپی موزیکی هەورام لە ڕۆژهەڵاتی کوردستان، گروپی موزیکی ژێی مەهاباد، تیپی موزیکی کەلەپور و هونەرە میلیەکانی هەولێر، تیپی برایەتی کەرکووک، تیپا دهۆکیا هونەرە میلی، گروپی هونەری ڕووناک لە شاری ئامودای ڕۆژاوە، گروپی موزیکی شاخۆشینی کرماشان، گروپی هونەری فەقێتەیران ئامادە بوون و لە ماوەی 2 ڕۆژدا چالاکیەکانی خۆیان نمایش دەکەن. سعدی محەممەد، گەلی کوردستان، ڕانیە.